لەو وەرزی باردا کدوو دەچێنین و پێی دەوترێت کدوو ئێسک لەو وەرزی پایزانیشدا بێ بکەینەوە و پێگات بێش ئەوەی باران بێ بە گوێرەی شوێنەکان هەندێک شوێنێکی تر باران دێ هەندێک شوێنیشەیە درەنگتر باران دێ ئەو کدووەش کاتی زستانان لێمان کردەوە ئەبێ بێنین بۆ شوێنێکی گەرم ئەبێ بهێنین بۆ شوێنێکی گەرم دابنین بۆ نمونە ئەتوانین لە ناوکە یاخود لە شوێنێکی ئاوا بێ پەڕۆک شتێک لەسەر دابنین و هەر بەو شێوەیە دایەپۆشین و زستانانیش هەر وەکو شەوچەرێک بەکارهێنین چنێ با دوای مێرم هیوادارم کچێکی خۆشیش دەچێت دۆ سۆر کردنش کتو لە زستاناندا بە شێوازی شەوچەرە بەکارەهێنین و ئەتوانین بە شێوازی چێشتلێنان و بیکەین بە شیولێنان بۆ نمونە لەگەڵ برنج لی بنین پێرێن کدو بە برنج یاخود برین لۆلک ڕوونی لەسەرەکەین و چی وەکو دۆینێک چۆن دۆینە ئامادەکەین ئەو کدوەش ئاوا ئامادەکەین تر زۆر شتی دیکەشەیان ئیوا ئەەکەین زەردەکەین پێنێن کردووی زەرد کراو هەر ئەو شتانن یان دەڕوونیەکەین کدو کاتێک کە ئامادە ئەەکەین بۆ میوانەکە کەسێک بێ یاخود کەسێکی بە ساڵات و ئەوان زۆر لایەن گرینگە چونکە هەر لە کۆنەوە ئەوان خواردویانە و زۆریش حەزی پێەکەن کاتێک کە ئامادەیەکەین ئەوان زۆر حەزی پێەکەن و ئازان کە خواردنێکی باشە بۆت ئامادەکردوون و زۆر حەزیان پێ. لە ئێستا میوانمان هاتووە لە شارەوە ئێمە بۆمان ئامادەکردوون بۆ وەکو ئەو کدووەمان بۆ ئامادەکردوون وەکو شەوچەرەیەکی شەوانە ئێستاش هەر چەندە کەشواکە ساردە لەو کاتەدا کردو تاوچێژی زیاتری هەیە و خۆشتر. کدو
تایبەت مەنجەکی خاصی هەیە کدوو جۆریشی هەیە کدوو بارزانی هەیە کدوو هێزکە هەیە کدوو شامی هەیە زە هەر ئێشی تامی خۆی هەیە و تام و چێژی خۆی بەجودا هەیە کێشتەکەی حازرکردنەکەی 6 جۆرە جۆرەی زەرکردنە کە زەر دەکرێ و ئاوها لە مەدرسەدا ئەندرێ ئەو میێوانەی کە دەیە کە دووی لە پێشدا ئەندرێ کە جەخوا تایبەتمەندێکی خۆی هەیە بە مزەورۆکە هەیە دەگە برنجی لێ ئەندرێ بەڕوونی هەیە سۆرە کرێتەوە کاکری دەگەرەکرێ بەڕوونی لێ ئەندرێ وەچی دیکە هەیە کە دوو ناوەکەی ئەوە سەرپۆشەی لۆ دەردینی کە سەرپۆشەکە دەرینا پڕ برنج و کوشمیش و کەرەوز و هەندێک قەرەی یعنی گۆشتی یان قەرەی داوێ ناوێ سەرکەکەی لەسەر دانێەوە چ لە ناو پڕنیەی دابنەی بکوری چن منزەرەشێ پڕ ئاوکەی لە ناو منزەرەکەی دانەی بکوریت یعنی خۆشترین شتە وەکو لە مەتحەمە شێوی قۆزی شامیت بێتە پێش کە لە پێش دەقەرێشنەوە ئەو کردووە بەو شێوەیە.